كريا كرة والله لا دبي بيك مساجن كرة سينجو كرة أول روش بو نيوران هشتا كرة بس لخيوة هرنستا كرة سينجو نمش بلا خيوة دا كرة سينجو يا كركي كرة سينجو چیا كرة دريسية ديسا كرة هستا كرة كاو قرمكا چه كا قرمكا قرم لويه سينجو او قرمه بو يا من هنا هارو قرمه ماليا يا قسم بنا يا اخوي امن دو ماغنابي او قرمه مكريا بس ازندله ماري ما هيا هندي بسيله تا يا اخوي بيرج بكاتن وشي اگرداني هر سركشي بيونه اشتيا يا ربي خوايا امن عبديتومو اتوش ربي مني يا ربي خدايا امني دور كي لماري حرام سينجو او سينجو او سريتشي او رطاو دبي بونزيلكو بابا بس او هي لتشي بينو سينجو او تسوسو ماري عمري ماتا بيزروش بابا تسوي خص بيدروش معايا كاو قلمم ديبرو قاتم لو بينا قاتل لوتيا بابا صاو بقادبي نا والله كرم نابي سينجو امن دا ترسم اتولا بشتي من ختومات اللي دابي كورنا كان نيتش تخراب كدبي لسل هناني زلوكي لبو خود بيني لو بابا معلمني لو خذت يستيرجن هو اي هاوار مالطان بقرنا جيريا بيعني انا بيت الخومانيه بدا زيوا لسان كرديانا هراوي اغلم اتو هشتا من داري سينجو براخد لمن بكوا اغلم اتو هشتا سميرناتيا دوعا جنيدكي بابا سميرنيا خوك تجاش شيني ديوا والله بداكم دريو بداكم دريو وانا بعبيت بريم يعني تلو مرني من دقري كره دينا مرد بشي كره خوا بكاتنا عمر بارينا بنت توا بزانا كونزلو شو قريبه سري دبي نا بوزلوچي ويجان ومن جيشنا سري سعو صاحنا مري ومن جيشنا سري سعو صاحنا مري اگر پارنين يوا هاور قرد بصري اگر پارنين يوا هيك قرد بصري نخير زلو كامل ويجهر صري مانجي اويا وقتي داني باريا بس دعيلي مدى باب قرداري ميا هيك مريم من زوانم تجوك اويا ددك ما هوي بس اخواد زاني بايشيا ددك ما هوي بس اخواد زاني بايشيا ومن جيشنا سري سعو صاحنا مري ومن جيشنا سري سعو صاحنا مري اگر پارنين يوا هاور قرد بصري اگر پارنين يوا هيك قرد بصري
قسان دەکا سەری ئیسرحات دەکا ئەوە هەمووی ڕاستیە هیچ درۆ تێدانە ڕاستە ئەمن ڕەزیلم لۆ ئاری خۆم دەلیلم بەس لۆ کلێ چاوێوە پارەم نایێتە بەرچاو بەس لۆ کلێ چاوێوە پارەم نایێتە بەرچاو ومن گەیشتە سەری ساو ساقە نامری ومن گەیشتە سەری ساو ساقە نامری ئەگەر پارەی نینیەوە هاوار قوڕت بەسەری ئەگەر پارەی نینیەوە هێ کچێ قوڕت بەسەری بەرێ کچێ هۆزولێ ئەتو چت دەوێ؟ ئەگەر شەرح ڕێی دەدا بەخوای دەم کردە هەژدا لە چارە زیاتر نابی خوایە مارت ئاوابی ئەوە ئەمن کردمە چار لە وەستی بار و ئەوسار ئەوان زولێ خاو بەسێ هەر بەخۆم سایەق دەیار ئەوان زولێ خاو بەسێ هەر بەخۆم سایەق دەیار ومن گەیشتە سەری ساو ساقە نامری ومن گەیشتە سەری ساو ساقە نامری ئەگەر پارەی نینیەوە هاوار قوڕت بەسەری ئەگەر پارەی نینیەوە هێ کچێ قوڕت بەسەری بەخوای ئەو ساڵ باران نەباری مام داوت ژیان بە زەحمەت کەتیە ئەدی ئەوانەی قەرداری سعۆینە کو قەردەکەی دەدەنەوە ئەو ساڵ چەند سارە باران ناباری کاکە داوت ئەم بۆ دەبی شکری خوای بکەن ڕاستە باران نەباریە چێ ناڵێ ئەوە نیعمەتەکی گەورەی خودداییە کە بارانی نابارێنیتن بەمین ئەتوو دەرەی ئەوی قەرداری مام سەعیدە خۆ قەرقەردی نەخواردیە ئەو ماگەی ناماگە چیدی ئەو ساڵ ساڵە چیدی کورە مام حەیدەر ئەوە هەبوون بە مدەیە ئەوە سەعید لەسەر ئەوەی ڕادەوەستن کورە وەڵڵا ئەوەی 2 ملیۆنی وەرگرت 3 ملیۆنی وەرگرتەوە ئەوی 4 لێ وەرگرت 5 لێ وەرەگرتەوە ئاخر ئەوە لەسەر ئەوەی ڕاناوەستیتن ئەوە کو دەزانیتنەوە و چ هەیە و چ نییە باشە داوت ئەو قسانە ئەتوو لێ دەکەی یعنی ئەوە دەکات ڕیبا ئەو گوناحەکی گەلە گەورەیە ئەخوا لەوانە قەت خۆش نابیتن سعید باوت چشەکە عومەری بە خۆی هێنا ئەو چی شتەیە هەرە تو ماوە قسەی بکەی ئەتر قسەت کرد تەماشای دەکەی دەرە قسەی زەلامان باشە داوت لە بینی سەعید و عومەری چێ هەیە کورە کوچی لەگەری هەیە ئەتوو سەعۆی ناناسی دەستی لە قرقتۆشی ئەو فەقیرەی نایە دەیەوێت لە باتی پارەی چشەکەی لێ بستی حەق زەرای ڕەشی نمایە ڕاست دەکەی ئەگەر بما باە لە مێژ و سەعیدان کوشت بوو پێشترێ بەلەدیە سەیان دەتۆپاند فراندا ئاقاری ئەوکە عوسکەچی بینی گولەکی لە چۆکی سەعیدی دەی با بە عەزاب مری لە عقاری فڕی دەی سعید هاوەلو هاترسایی نەمدیتوو نەمەدیتوو یان خۆر لە جێلیدایە وەڵڵاهی چیشت نییە باشە سعید ئێستا لۆ لە مزگەفتێ دیارنی ناتبینم والله دەزانین چ لەو مەسەلەی مزگەفتێ یعنی مەشغوڵم کاسبی دەکەم کاکە کاسبی عیبە کاسبی دەکەی ئەو کاسبێ ئەوتو دەکەی کاسبیە کورە ئەوە حرامە حرام سعید تەمەشای ئەو ئاسمانەکەی و خودای ببینە لۆ مام عیدە لۆ یعنی چمان کردە قابلە خۆچ هێلانە پەراسیلکەمان تێک نەدایە قابلە ئەمن لۆ خۆم کابراکەم کاسبی دەکەم پارەی بە زیادی دەدەمە عالم ئیشی خۆی پێ دەکەوە چی پاشان پێ بەڕێوە دەچی ئەندەشان زیادە لێ وەردەگرم خۆ عیبە یعنی عیبە کورە سعید بەوەی دەڵێن ڕیبا نازانی یعنی چ؟
بابا دبر له خود کاسب که برو بزانە ڕیباش دەکاتن خۆشی لە جێلیدایە قوڕت بەسەری دەتبینەوە بزانە چت بەسەر دێ ئەڵێم بەسێ بەڵێ تو چۆن قوبوڵەکەی سەعید ژن بەسەرم بێنێ اینجا ئەو نییە خانم تۆ بەسەر من هاتووی بۆ قوبوڵی ناکەم کتێوە قسمەت و نسیب و کردی بە دوو ژن ئەم جارە بیکا بەسێ بۆ هەردووکمان باش نییە سێ بۆ بەنیازە ژن بەسەر هەردووکمان بێنێ کەسژنا زلێ ئەهێنێتن زلێ کتێ بۆ خوایە هەردووکمانە کاتە دەرەوە هەرمە پرسە بە شەقەمان کاتە دەرەوە باشە چی بکەین بە قسەی منەکەی ئەسێ لە عادلە پێر دوعاکەی ئێکتی حقی نەکەەوە برادری مێردەکەمانە چی پێ بڵێین پارەی ئەدەینێ بە پارە نەرمێکەین ئەو ئیشە بە من ناکرێ بە قوربان تۆ بڕۆ پێی بڵێ باش ئەگەر من بچم ئەگە سەعیداتۆ تو چیڵێ لای ئەڵم چووە سەردانی و دراوسێمان کات زیلێ لەلایە خەیاتی بێنێتەوە باشە من دوعاکاکەم بەڵام توی کە بەدەمێەوە قەینا منێک کە مەدەمێەوە دوای دۆڵمە پێچانەکە و تۆ بچۆ باش نییە باشەوە دۆڵمەکە تەواوەکەین و ئەچم ێوارە چارەسەری ئەەکەم ژنم بۆ ئەهێنێ تمام عينك شي كنت شيء ما كل ما عدل کوی باشی وش ذكر کورە چ دەکەم ئەو تەندورم سۆر دەکردەوە بەخۆشت دەزانی دەردی بێژینی هەرەڤالەیە پیام هەردەبی بەخۆی ئەو ئیشانە بکات ما عدل ليش شاتي ما فەرموو أتنش ما مفتاح دزاني ئیشاءڵڵا عرفت اسمك ما سعيدي دعاء بس 5 مليون بدي كديا ايه دين بدي 6 مليون بديوا کورە ڕەوف ئەو جارە ئەو قسانت کرد خدا عالم ئەو جارە ئەبەو ماشەی ئێرە دەگرم و تێت هەردەدەمە دەرێ کورە ئەوە حرامە کووە تۆ ئیشانە دەکەی ئەتوو والله هذا اللي بس نور شيء ناكم کورە نەکەی واتوو بزانە جواب دە من بزانم چ پێ دەم لەون دەجێری ئەوەی وەردەگری ئەوەی دەداتن و ئەوەی شاهێدیشە سینگۆ ئۆ سینگۆ سینگۆ ئەو عینەکەم لۆ بینە بزان ئەو کۆمپیانە هیچ چێیە أما مرت ما عينك لو بيني بابا يا لبت ساي خدني يا فريدة ئەک یعنی تو عینە چیت کردەیش هەیداوە شێرە وەڵا ئەڕۆ عینەکەم لۆ بینە بە قوربانی ئەو عینەکەی بی ئەوجە گوتم بەس نییە جەمەعاتی بینم و فاتحەچی لێ بخوێنین ترشا دەوت ناگاتی لێت نایە وەڵڵه لێت نایە ماشەڵڵە خوایە خینی چەند شیرینە خلاصت کرد ها؟ خلاصت کرد نا بێلات ڕاوەسەڕا خۆ قابلە ئەمن چم گوتیا بەس گوتم وەختە بخنچەم لە تێنان یەقمە ئاوی دەخۆم تێنیتە زۆر ئارە وەڵا زۆرم تێنیە ئەی خوا بتگری ئیشەڵە ساو دەبێت دیست بگەرمەلۆ ئاوەی خۆشە فێنک بوو توی ئارە وەڵا ئەوە چ بووە؟ وەڵاهی داوت خۆ ئەتوو بێگانەنی ئەوە لە بن گوندی گەوارە چێنا شل و کولی کردم هەموو قەلبی تەڕ کردم حق کورۆ درۆی کورە بۆ هاوینەی گەوارەت و عارسە حق واللهی درۆیت و زۆر بە بەردیواری هەردەبا حق درۆی دەکەم ئەتوو کەفی لێ منی ئایبا بێ منی سینگۆ هەی بێ ئەدەبەرێ وەڵا کورە تۆ تا کەنجرە واز دەتەیرەوە وەڵا تووشی ئەم فلۆزەی دەبی کورەوە بەم پێ دەکەنی وازە ئەتو چی؟ ئەمە قۆنجەرکەوە گوتت چێ؟ قۆنجەرکە ئیشاڵە پارەتینە؟ نەمینایە لۆ؟ لەبەرەوەی ئەو حیسابی ئەمن دەبکرد ئەو حیسابات دەردەچوو ئەوانەی وانێ وەریا ئای خوار ڕۆژگاری کورە وەڵاهی تۆرێ قونجی کۆش دەتوو دەردەکەمەوە ئەمن مەیمونێتی بە کورە؟ کورە بڕۆ دەی بڕۆ عین دەوێت دنیا نەدیتێ بڕۆ دەی گوتت لە بازاری چ بوو؟ گوتم ئەو حیسابی ئەمە کردمان ئەو حالە دەردەچوو
ئەها یعنی پارە نییە بابا هەیە بەس ئەو هەفتیانەی ئەمە کردمان پارەکەی ئەوانە نەبوو دەربچی. ئەها کوڕێ بابێ من حەقم بەسەوەی دانیە ئەنگۆ خەرگ ناتانە هەفتیانەی هاتینە ناتیا من حەقم بەسەوەی دانیە. هەیە بەس ئەو پارە نەبوو کە بدەمە تو هەتە زێر و مێرەکەی دەفرۆشم ئەو حیسابەکە دەدەمێ. ئەحۆ کەرە مەمرە هەتا کوارێک شیم بیتن. کوڕێ بابێ من بازار زێر مێر هەفتیانە مەفتیانە ئەمن حەقم پێدا نییە با پێدرێم. کوڕێ بابە هەتا سبەی نێورانێ پارەی من دەینی بینە ئەگەر ناینی قەسەم بە ناوێ خودێ پارێ منێ دایە بەچێ ئەمن ئەوی دەبە. لەبەر سەعۆی خۆم بکوژم خۆم بسۆتینم چی لە خۆم بکەم؟ چ بووە چیژم؟ چی بووە؟ ئەمنەتان لەبەر سەعۆی نەبچمە لەسەر ئاوی نەسەر تەنووری 24 ساعت ڕێگەی لە من دەگری. چی لێ بکەم چیژم؟ بە کوردی نییە بە عەرەبی ماکو بە تورکی یۆق چی دەکا با بکاتێ؟ ئەی قونجیرکۆ ئەی قونجیرکۆ ئەی خودا بزگەریێنێ وەڵا قونجیرکۆ. باشەکەی ناکە ئێستا من زانیمە ئەمە بۆ تەڕ بووە. ئەی ئەم جەمەدانێ بۆچی تەڕ بووە نازانم. ئەوێ نازانم دەستی ئەو کافرەی نازانم چە کوچ بوو کوتک بوو نازانم شوونک بوو هەموو هاوارکە مێشکە بردین تێمام گەنەزای چی بەسەر هاتووە؟ بەسێ ئەو گلۆپەی پێکە گلۆپ گڵۆپی وان نێژینی وە ڕۆیە ئەوە قونجیرکۆ تەواو بە ئەوجە نۆرەی بەسەیە ئەوە نیوەی شەوێ دەرێ نێزە نێورانێ نیوەڕۆ هاوار مەکە هەسە بزانم چیت لێ قونجیرکۆ خۆوار دەنگرم قونجیرکۆ بزانە چ لێ دەگەم قونجیرکۆ ئەلیکا قومری عمری لێرە نییە تۆ بۆ ماڵ دراوسێ خلای و خەیاتە جلەکانی بێنێتەوە. خۆ هەر چادەمەوە ئەبزانە تۆرە ئەوە قونجیر کۆش لە قومری دەکەمەوە یانە. ئەوەش دوعاکە یعنی پژڕاز بمیستە تەئەمین بە ئەو دوعایە سەر دەگری ئیشەڵڵا بە نیازی ئەوەی مام سەعید جارش کە دلی لۆ زلۆچێ نەچی دلی ڕەش بووە. ئەی بە قوربانە دمەڵی مژ یەک هەدیە گەورەت بۆکەم بەس زلی لەبەر ئینشاءڵڵا دەڕۆمەوە جارێ بەخێت سەعید نەزانێ بە هیچ ئینشاءڵڵا پال لەگەر. ئەوە لە کوێ کوڕەتەوە؟ لۆ چ بووە؟ چۆن چی بووە؟ ئەزانی باوکتی بەسەر هاتووە؟ چی بەسەر هاتووە؟ ئاوێ نەبمەریە خێرا بڕۆ لەزگەی بێنە بۆ باوکت دەی. دەستگەمان لۆ چییە؟ چۆن بۆ چیتە؟ باوکت هەموو گیانیان شکاندووە. ئەڵێن بیریشت نەچێت لەسەر ڕێگای خۆتۆ خومری بانکەوە لە ماڵی عاد لە کوێرە. بڵێ خێرا زوو بێتەوە باشە؟ ئەمە ساقم لە باوکمیان داوە؟ کورە بڕۆی قەبانی چوارگۆشەی. ئەی کچە هێدی ئەی کچە عین دەرێ بەرخی کەوە دەکەی کچە هەموو تو چ قابلیەکم وایی ڕاستە کچێ وەرە ڕای چێشە بۆ سێرەوە من تاقەتم نەمادەی ئەوەی تۆ لەگەڵ تۆ بکە هەر خۆی خراپە بێ باشە خۆی خراپە بێ نەزانم ئەتۆ بۆ چاوتان لە کوشتێ منە نەزانم کورەوە چاوای لە تو کردەوە؟ ئەتوونە دیت ناوەڵا خوا ڕوحمی کرد ئەتوونە دیت کورە خۆت و بێگانەنی ئەوە بێبابەت هەندە پارە میلەکەم بوو شەنسێ داچێوی بوو خوا حەزی کرد داچێوی زژی نەستێ خەرەکەتە مابینمان ئەگەر نا پارچە پارچەم دەکرد لە ئاخۆ فڕا دیارە حەک
اتوش قشمري بمذكر كوري على ها كتير تيد كرتو من دوعاکەم کرد ڕۆیشتم زۆر بە چاکی بۆ می کردووە بەڵام ئەوەی ماوە لە سەرتووە ئادی بزانم بدەم چی بکەم دەبێت دوعاکە بکەیتە ناو ئاو چایەوە لەگەڵ قەمیسەکەی خۆی تێوەردەی بە ئارەقەوە بێت چڵکن بێ بیکەیتە دەم سەعیدەوە ئەوەی تریان ئەینجا دواییش دەهێنی قەمیسەکەی ئاوەکە هێنی قەمیسەکە هوشکەکەیتەوە ئەی سوتێنی ئەوەی بێتە بەر دەرگای ماڵی زڵێ فڕێ بدەیت من ئەوە بکەم ئەی چێ بیکە ئەلێم ئەی بۆ نایی بەسینگۆ ئەو بیبا باشترا کتێ دەوز بەوەز بەو جێژێژە چیە زانێک ئاشکرامانەکە خەمت نەبێ خەمی ئەوەت نەبێ نا ئەو هیچ ناڵێ ئاشکرامان ناکە ئاخە چۆن پێی بڵێ کچە باسێ خەمت نەبێ ئەو بانگ مەکە کچە باسێ ئای تۆ بەکت پێ بکەوی باسێ ئەوە شتێکی لە پێش دەرگەمان هەیداوە شەیە عەمرت نەمینارێ وەڵڵا خۆ ختایە دونێ ختایە بابتە گدی ئەوە چ لێ هاتیە وڵای هەندێک نەخۆشمە من فەرموو بەخێر هاتی خۆش بیا خۆ سەلامەت بی ئەرێ ئەوە چێیەوە ئەوە خدری کوڕێ ئەحمەدی گوندێک تەنیشتمانن ئەم سعید پێکەوە دەماخیر هەموو جارێ بابی من دەچۆ شاری ئەشیای زۆر لۆمە دەینا سعیدیش بە بابی دەگوت ئەرێ لۆ مارێ خدری بابی ئەشیای زۆر لۆ دەینی ئەدیلووە تو ئەشیای زۆر لۆمە ناینی بابیشی پێی دەگوت دەیگوت ئەخر بابی دەورەمەندە ئەمە نیتمان حەرەک باشە تو بزانی ئەو هات دروی بکەی وەڵڵاهی نییە دروی وها دروست دەکا یعنی نییە قاتیشی لەبەر دەکا ئەو جەبەڕی دەکاتە پێ بەشمان نەکە لە سکاتی باشە بەسەر چاوم ئەلان ئەتو وەرە وەستە مەوزوعی خۆت ئەلان پێم بڵێ لۆ ساعتی وەڵا لۆ پێش 6 ملیۆنە ئەسە پێ 6 ملیۆن پارەیە ناسەیدا قڕوشم قڕوش معمر واتوي هو هاتم ها فرموا معمر فرموا استغفر الله كروس استغفر معمر واستكي كاك داود خۆم هاوتە سەربەختێت و داواکارێکم هەیە ئەگەر یم قبول بکەی دێ بخەو مایە فرم بەسەر هۆ ساوم فەر باڕۆی ئادومانەکەتان مایە ئەرێ وەڵا هەمووان مایە دا هەڕ کۆمپیالەکەم لە بۆ بکە وەرە پێ 6 ملیۆنی لەو چاوە وەرگرا ئەدی ئەمە برادری یەک نییە برا ئەدی ئەمە یەکەوە هەستاینەوە دانیشتینەوە تو کۆمپیالە لەم دەوێت برادری چەعاری چ نان ئەو نانە ئەوڕۆ لە خوانە ئەتوو کا هیچتان نمایە بەناوتانی ئەتو بەڕاستی تە سەعید ئەمە دەڕاسەمان هەیە پیکەممان هەیە تەرەکتەرمان هەیە نعورمان هەیە ڕزمان هەیە کورە قەسەم بەخوای هیچتان بەناو نییە غەیری ناوێ خۆت نەبیتن هەمووت لەسەر بێعەقلی خۆتدانە ئەتو بەڕاستی تە سەعید ئەخر ئەمن هیچ نیمە دیاڵە وەڵڵاهی ئەوە دەڕۆم ئەتو مادام هەموو شتێک بەناو بنۆ نەدەدایە پارە ئەتوش باوڕت کرد ئەوە لەبەرەوەی گۆتە سکاتم بدات ئەتوش جێ لەبەر سکاتەکەی خۆت وەدەرێ کورە ئەوانە هیچیان بەناو نمایە نا ئەوانە هەمویان لەسەر بێعەقلی خۆیان دانا کاک داود ئەوە مەوزوعەکەیە ئەڵعانیش خۆم هاوی سەمارێت و عیدادەکەم لێ بکە خوا لێ ڕاست بێ مامەر ئەتوو کەس نەبوو پارەی لێ وەرەگرت لە سەعیدی زیاتر ئەتوو ئەوەی ناناسی سەعید ئەگە بە ڕۆبعەکی بیدەیە ناتوانێت بە ملیۆنێکی لێ وەرگرێەوە وەڵڵاهی ئەتوش غەڵەتت کرد کورە کاک ئەگە خوارەکە شکۆرە بکە وەچی لێ دێتن کورە ئەدی ئەمنیش وەم نەکرد ئەمنیش داوای پارەم لێ کرد ئەو داوای داکمی کرد حتا بە زەبری دەمانچەی لێقی خۆم کردەوە ها و کاکە ئەمن دەرێم نێرە ئەتو دەرێ بیدۆشە ئەمن دەرێم ئەو هەیە ئەتو دەرێ وایە ئەم ڕقۆ مایۆسە بەختێت و پارەکەم نادەیە برێ نادەمێتەوە ئاخوا عەبس کورە هەر وەرە چایەکەشت نەخوارد بابات لە سبەینی وا لە چێ بووی سماچژم بە شێ بووم لە قوڕدەسەری بووم دەزانی سەر لە سبەینی دەسینگۆ هاتە پێش دەرگەمان چی دەوی چوسانم جۆی ڕاگرت و جغارەی دەخوارد چوزانم چی دەکرد سەهاو بەس نەبوو نۆبەتی سینگۆیە ئەها ئەوە ئەمن دەزانم لۆسیاتێ مۆعیدەکەیان تەواو بووە باشە مام عومەر ئەتو بە من نالێ ئەو پارێ دۆچ وەرگرت کورە کاکە تووشی مشکلەتی بووم گۆتم بەرکۆ لە مشکل نەجاتم دەبی باشە مام عومەر ئەتو کەسەکت نەبوو خزمەکت نەبوو برایەکت نەبوو ئامۆزایەکت نەبوو بچی لەوی وەرگری
كل بريء والله سما كان خزمان سما كان دوستان سما كان عم كسر شيء أو دم ناس وبرادر وكذا نيداني راستا كز ناداتن أورو ظروفك وهاي هاتيا إنسان رحمي لقلبي نمايا باشا مام عمر هاتو أو باريت كل مام سعيدي ورقر بس دليلة شي بس إثباتة شي كو بديو بقر بس بيتن كاكا وش هي صار لما سما كمان صعيدي بين مليون دامي قلت دواء مليون دواء بخوض ثاني صار جراني بوصن صار باران نباريا بارا نبو سن كذا بالسؤال عن شو مشكلة ملك صعيدي ماشي مام عمر ماشي عطو 5 مليون لوي ورقت يا ده مليوني بديوا يا كمينة تو بيد نادي دو منيش نازاني أول ربايا أخروا جناح هاتش قبري لبو توت لبو ويش كاكا سبكم صار نبو مام عمر خوا إن شاء الله راس لو ديني لو سعيد إن شاء الله خوا هداياتي ددا سيرك عينا باكي الو كابلوتي نادي صح خابي لبوتي ما ابرا ما يدراوسي ما بريكا لا شكر بمانو برابير بنتي بلا منزل بخارك اسمع بقى حسابتون دل ربي بخيرني باشا بس منزلي بخارك بوتيتو كتي زاني بوتي ما چون بالای افرته ها نایچی بو بعدی بوتی ایفاله هتا دعای کیامته تو تبی دبی کنا خواردنی تولوانه و درخواتی سعیدی با دهنه کتر شیامته لکلا تکلوشتی با تبی خوی پبشوا ایشونه کی کتی خنت نده امن داتی زینگو مزینگو بخوا او خالشی درخواتی کتی رای زانه مریتن پی کتی او نامرنا بشیلی خام روحه زلوچه باش شیرینی شماموچه لبازاری حولیری دد کاما هاوی بسوکه کته باسه کته ها باسه کته او پشتنم لو مینا پشتن زلوچه باش شیرینی شماموچه لبازيري هوليري دد كاما هاوي بسوتشي لبازيري هوليري دد كاما خلامي بسوتشي ازاني تولو رجويتي هلان خواردو تيان هلاي عقلو لدزاوا امشيت بوي ما حلو باتنا بشيت بوي لا والله باب تشيت بوا باكم شيت بوا ما باخ قينا كبا مشيت بوا كابينه باكم شيت براسك اي بوروجا كتيان هلا بزمان مثلك هنا بو دلوا اي بوروجا متو باوك شيت بوا واي صار زمان دريجا والله شانسي قوربو اگنا بخوم دمزاني تسمي ذكرت ما شاء الله بس قيديناك باشد بو جمدي امن باشد بو قيديناك زلوكي ايش تكتب اخوا يا ستار كنا بكلو خاطري خواي كنا قنجيركو كنا دورمكو كنا وازم بينا كنا والله هشتا براسو كارم ديشي إلي داري زاردكا ها؟ لبكو مال ميراد دبقيا ها او بالك عارف باشا دبرو بخو والله هنا وتفينك دمو ما شاء الله سر تساوي ترشا سلام لبابد بكا قنزيركو كاك ياسين اما نمازاني او من داريتو عمري اخوياك دلك مازاني لو تاخيراتي او زاتو كاين اللي شي خير الزوزانيا والله تمام سعيد وينه قام انا مازاني باشا قنزير كوز ليلي على كاكا اتقولوا به هندا فار دم الدعاء عندك مزياد بدي ولون هاتي والله كاكا الصراحه قلت الربا ناكم السلام عليكم عليكم السلام ورحمه الله من علي انا بعد نيشم دزانم سعيد زور كيفي بمندي على ما كيف ملقرد بي كونا باشن حيدر بخير بي حيدر بخير بي سلامة دنيا ربي امانة خوايب سعيد احوالك كواتو والله بتما يا اخوي او ما دام تباو اتفاقين تعيب مانيا والله لو عيبت ابي هون اللقمة حرام بخوي
والله بابا هیچ عیبت نییە. مام حەیدەر کا حرام مایە ماشەڵە لە هەمومان حراوی دەخۆین لۆ چ عیبمانە؟ مام سعید ئەو قسانە قەت مەکە. ئێستاکە ئەمن حەدیسە کرد لۆ دەجێڕمەوە ئەوزە بزانە حەرام مایە یان حەڵال مایە. دەی پێغەمبەر صلی الله علیه وسلم دەفەرمیتن اللهم صل على سيدنا دەڵێن خوای گەورە یەک لە عەبدەکان گازەکە لە قیامەتێ بەرامبەرە خۆی ڕادەگریتن چەند مەلایکەتەکی گاز دەکاتن. دەڵێ ئەو شمشێرەی بیدن شمشێرەکەی دەداتە دەست کابرای ئەوەی کە مردیە بە مەلایکەتەکان دەرێتن لێ بکانە ساحەکمان لۆدانێ ئەمن و ئەو زەلامە بەشەڕ دێین. کابرا دەتاسێ دەڵێ یا ڕەبی خودایە ئەم کو دەتان دەزەمە شمشێری و لەگەرە تو بەشەڕ بێم. دەڵێ ئەتوو لەسەر دنیاە شەڕت لەگەرە من کردیا. دەڵێ یا ڕەبی خودایە کەنجێ و تشتم کردیا. دەڵێ پارەت بە کمدایە و پارەت بە زیاد وەرگرتیا یعنی ڕیبا. ئەها یعنی ئەو بینەوەردێت هەنوو حارێ بوو. ماشەڵڵا ماشەڵڵا خۆ پێ ناوێت لە ناو جەمەعاتەشی داژی لە بە ئەو عەیدەرۆک. سینگۆ ئەستە بابا سعید وەرە عادل وەرە بەدووکە وەرە هێرە کەچی مەیە. دیدان جەماعەت چووکە کابرایەکی ڕیباکەرە کو شوبهەی لە خۆی کرد و ڕۆیشت حیسابی ئەوەی کردیا ئینسانێکی جەهەنەمیە. گۆرە بم دەگریێ لۆ دەگریێ بابا ماشە خۆنم بە سەعاوەتی خێر بوو چت دی بابا شێزم ئەو شۆ لە خۆنێ وا بوو سعید بەد کەسی لە منێم نەکرد بوو ئەمنی دەخنکان ئەسوزانت بوو دەگریان. عومەر 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 فەرموو ئەهە زەلامێ خراپ لەسەر ناوی خۆی دێتن. عومەر قسەم قسەی دانیشتن نییە. ئەکشەملەر زلۆکێ ئەوە هاتیمە وەحدەکەی بەبیرت و زلۆکێ بینمەوە. عومەر ئەتوش ئیسیفادەشی باشن لە پارەکەی من کردیە. زلۆکێ دەزانی مەوعیدەکەمان مایە ڕۆژێک هەتا و ڕۆژە خلاص دەبی سەد سەری بێکلااو دەبی. عومەر یعنی چیزەکەی تو دەرم دەکا خوا کەریمە. زلۆکێ ترشەوە نیە خوا کەریمە لە بۆ من و توش زلۆکێ. ئەڵێم قوبری سەعات بگرێنەوە. سەعاتت بۆ چییە؟ کتێبە و چێشتە مەهاپی و تو نی سەعات زیاتر بێت مەفعولی هیچ نامێنێ. باشە باش بەسەر چاوە ئیستا. کووە ها گۆپارت دایتە پێشە خۆت. چت کردەوە؟ خۆت حازرکە خۆت حازرکە لۆ سەر چۆپی. گۆشتەیە گۆشت. کورە بە بن هێزکان دەکەوی. ئەگەر جێل نەبێت چۆن دەبیری چۆتەوە گینا ناچۆ سەر ناخواردنمان. تو بڵێ کاری لێ بکە ئەمجارە زانین ئەو سلەی لە پێش چاوەڕەش بووە من هیچم ناوێت خەمت نەبخەوە دەخوارد لێدەم هەمووی بەر چاوەڕەشە. کتێباسێ کتێبرێ قومریش بابێ نانی بخواتن.
كتير ولا كتير اخوانا جينا خوشه ولا الان بقولون عادنا ونانا باش يبغون هاویرم کردو تنورشم داخستارو نانه کم جایی خون من منش برسیم نبوم هاتلون هاتي ناني خوي من لقال لاني شاشتكا معيدة من قرني سنتين عفرة هاتي قمري لونا هات زمن خاطنا موتو كده وبعدي قمري كتي والله اتو روحي مني كتي والله اتو امن السلطان ديا يا ربي دست خوش بي ما راستيش وجه خوش بو عافيت به مام عادل مام عادل مام عادل مام عادل سيبوا سعيد وتسيقو اختبر من النخوشن حيل جاني انك دوزو لقلو مرة بيم لقلت عزوز دي نكي يا قد لك خاطر لي اي بابا قمت اخي اي بابا قمت اي بابا قمت اخي اي بابا اي بابا قمت اخي زور مخو اي زور مخو اي كتيس بس يا بالشارع ولا عوض اي بابا قمت اخي كتيس بس يا وجه من الشجاج ملي هات يا بس زور خوار زور خوار شو تسوي بو كتيس هات استني هات يا هو شو نرشان نوبود بس بس وجه من الشجاج مالي هات يا استني هات يا واتي سيدا كنا خود دلاش كسان هات وزنية ترشي زبزون بون او جهراء بتساني همنا مردينا بري ها اوا فاري او دوسي روجاش بدمي ها كابينه دست بينا دست خوش زياد بي بس ها لبير النسي كورا اوي امن قوتم حرامه اتبري حرامه اوي امن قوتم حراره اتبري حراره دلنيابه باش كان امن فاري دم خرشي زيدي لي ورد قرموا بس لك الخرشي بري حرامه خمد نبي باشا خمد نبي اري بالراس اتو او دعاك اللي بومك قوتد على اساس مام عمر ببيس يودو تشجع داتي امن الحين اقام لي قيس توقد تاقي باش اولو زي خوي قلت يا زي خوي دقري بالنيابه زي خوي دقري اي باش والله زي خوي دقريت اري عادل بري باش اشتشكا اري اتو بمن هر نقو اتو لو تساوت كوره بوقات خوي الله دزاين سبو او بايس كلم ده حاجز بري نازم فكره كم روج او هردو السكاني باسكلي يعني هردو قوتي باسكلي غاز تساوم راتو يعني هل لا كنت تساوك هل لا كنت تساوك راح تساوم فرن ديتو كوربمو او زعما اري والله باشا عادل درين باشا تساويتو او دوك بيني هي سكاني باسكلي يق لو سري قوها هردو تشاتسونا وكوني تساوت يعني من درويدك كورا قابل اخر نابي ناشتي وانا ابو عاد لو كان اقصي ناس تاخر يعني من درويدك كم ابزتهم ما كتوربوني كاكا سكاني باسكلي لا تساوت سقينا سقي كوره بوي نبوي ملت بالشي هاي ورا بابر ورا ما تسقى تسنشان دري ما كوره تشيشتي تركو دارها قلب مدامر ده كرة عادل ها كرة بلوها حرات النقر سعيدي كرة والله لازم سعيد سي لقتوها يا كرة والله هي سي لقنا منيا بس باسلوها خارت عند غلها بربونا والله يا زاد سلقة سعيدي هي كرة من تسمني باشا عادل هاتو مصلحتك لقى سعيدي والله سعيد لقى خرشي قوندي تيكولي كده كل خوي باري وردقري ايه باري بزيادة لا تخرشي الصرا ما خرج استفادة شليدة كبزيادة لو سعيدي انت مشكلة منها كرة عادل كنا إيشان هذا كان حرامة أتجبدوا كل شيء سعيدي كده هي مال خرام نبي برام عمل فاري للسعيدي وردك استفادة للسعيدي دكم لا شدوا عائلو السعيدي دكم
او ژنە مام عمر بیداتێ ئەو چیژە مام عمر بیداتێ لە لاشی دوعای لەو ژنە سەعیدی دەکەم مام سەعید ئەو ژنە نێنێ ئەو چیژە نەداتێ. باشە عادل هەتوو خیندەوارت هەیە نووسی و نووسی کاری دەکەی؟ کورە حەوکەتە وازم لێ بینە ئەو زەمانەی کەس حەقی لەسەر کەس هەیە؟ عادل ئەفەندی بەرێ هەتوو شەوێ نووسی سبێنە زوو لەقەوێ هەستای خوا چاوەکانی لێستاندیەوە. بەرێ ئەوە مقەدەری خوایە. ئامەد و بیللا مقەدەری خوایە بەس بەلاش خودای گەورە چاوەکانی لە تو نەستاندیتەوە. تۆزێک ئاگار لە خۆت بە هەموو کۆرەکان دەبینن هەموو حافزەکان دەبینن هەموو حافز قورئانن نەسیحەتی ئەمسالی وەچی من و تو دەکەن لە مزگەفتێ ئەتوش بەدووی کلاوات و کلاوات کاریکەتی یەکێک بتبینی لە داخوا ئەو عادلە چێە بەلاش ناویشیان لە تو نەنا کۆرەی بەرعەمەل. پشتیم ڕۆی وازم لێ بینە. پشت ڕۆیی ئەو ئەوەت پێ دەدەم لۆ خۆت ئاگار لە خۆت بی سەرت بڵنکە و خودای ببینە. عمر عمر يا عمر عمر عرفت لو سهينا يا كوري حرامي شتو شيا عمر اجاك الموت يا تارك الصلاة عمر عمر لخودا مايا ها عمر عمر امن هاتي ما دوخص لقلك عمر اگر پارکم ددیوا او کمپیارکت ددموا اگر پارکم نادیوا با بدم زلوچه اگر زلوچه شم نادی امن لگر خوم هنا شيري من بزنجي هر برم دتكاتا توس تعال يا ستار بس اتو زيادة كود يقصى زيادة لدم الدرنتشي او ياتو لبوي هاتي دايبي بس نا بابا امن كو قبول دك ما تبو تمنى يابش تسجني با بما تصحيه بما بقربان لبوت بزانا او قصي زلامانا بزانا قصي زلامان ديارا خوشتونيا تماشا بوصل لبن هنقردنا خود عازر كده لبوسزني شرط ما يسعو كتير بري كتير روحي من بري بصر سر وسلساو بري شرط يخود دور دانشا او دانشتم بري هرتي لري بري سعو يا كميشت 100 غرام زير لبوم دكي 100 غرام زير لا تساوي سعودة لينا جلو برق لهمونا وعكا وي بصر سرم خانوي خوم سر بخوم خاني لعوشي مزور الرؤية من دا جماعة فاتحي بخينم دنانا عجلي مكا بروشتانا جيب كاو جوار فاتحي خوي بخوينا حو او زاتو كتا قمي من داران شتي حقا ها كوري حراماتو بشتي من دقري بشتي وي دقري اتولونا 100 غرام زيرة كي خود بدي من امن باشي هجد مان جدكا 120 غرام درهم لا والله بس 190 غرام من هذيتوا 100 غرام زور امن 20 غرام ددمي زياد يعني لبو هجد مان جيا لا والله زورني هجمان يعني 20 غرام زيادة مداوك دوا امن بس حتى او زلوچه پیدا گوزموا وچی گوزموا هجد مان جي بس داتو 20 غرام زيت ددمي بسا نعم بس بيكا طلع يعني كوتا بس كم بس 190 غرام 190 غرام كنت بوليس ها بوليس او تكبيرك كان يا وابتو تدانيشتون او تتفلسفني كان انا بالنوا بس ورا داني الشورى بلى ده تو داني الشورى اوف تيا عليهم اگر بس تو تسارم بكي چی بوا سعيدة زاني بتمايتيا ها تو بيا مولد انه والله 100 غرام زيرم بدي دواي هاشت مان 120 ادمه وزليبي اهينم نحشي وتبيت تباشا والله منش تبيك 190 اخر دور خودنا كوجي كتير تو بو او نبي عقلي او وقتي خويا الزركاني دايكي خويا با
ژنی ڕەحمەتی پێک واستەوە هی ژنی ڕەحمەتی چیدا بە من هی منیش یا بەجێ نابێت ئێوەی تۆش با بە خانم خاست ئەی پرتت نەبڕن یعنیەوە یەکەم جاری نیە و ئیش ئەی چی ئەی باشە منی سەچی بکەم ڕازی نەبی نەڵی پینەوتوم وەڵاگە بیکاتە چ لە غرام دەی دەمێت چونکە هەرەی هێنێتن چی بکەم دەکەیفی خۆتە منیت حەقم نییە بەسەرتەوە وەڵای قازانجێکی باشە چل غرام زۆرە بۆ من دەی دەمێ رحمة الله ماما مامو ايوه وانا مامو كاكا اولا تساكا اولا ربي هذا صخور مامو وين مرادو مامو ايه عادتي ايه كنسري عادتك زوانك لا ما ها زانا كوخار بوا راسك راب كاكا راسك ما بينا يا مامو قلقوا اقرب من كسكانك ما بياراتو السعو زۆری بردێ زۆری ماڵتان خراپ نەبدە لێگەرم بەخۆی وەستایە ڕۆژی هەزار قەبری نێدەدا مامو ئەڵا وەختەی تووجەتە یابانی بوو مامو کە دەستت خۆش بی ئەو بەردە نەکەتە ناو خۆرتەکە ئیماندارە ئینشاءالله هەزار ڕەحمەت لێ مام عومەر ئاگر بە ماڵکەوی مامو هەر دوو سعاتت کە بشابە مامو مامو او زلزلو جنيتو مالي بابي بيتك انشيوي مامو باسطة بشام بالك كوش باسطة ولا سعيد ولا تو تنبيه ابوي عم تسلم لي داي والله وزاره بتقرب دبي تو هندد يبدا باشا كنا قنزيركو كنا بس دوركو كنا والله العان زيلي داني زارت كم ديوشي براسو كانوا كنا بس اليوم دوركو ولا رايو كنا قنزيركو لكو بابا تويكم لكو داود اتوش داي داود بتقينا داي بمكوجا والله قدام كوجينيا الا دبي خيني دو زلام اللي ور بقرم داود ليه كود ليكو هاي روفوك اتوش واللي هات اتوش هاني داودي داي والله لصر الناس دا روفوك بس نيا اتو خود بدبار داودي بس حتى جسم لي دانشي دبي بس اورو روجين قوي خيناكا دي كرو فقيره مردي شهروازي لنايني وي تماشاكا كوري علام اتوش صندوق باري من خوار كوري علام ادي اتو لقرا من شريك نبوي ادي صندوق يار متي جاي بس خيديناك دزانم تازه نبو هسكان زي هسكان خوش دكي زي هسكان خوشكا كوري علام زي هسكان خوشكا بس نبو هسكو گوشت داي بخو قيناك دير بخو عيبناك السعو كنت دا نار زي نلو خداي دترسي نلا عبد الشرمي دكي بس دماغ بينا وزي خوي راوستين بەلای خۆمان لە پێش دەرکەی خۆمان سینگۆ کورە نەکەی بە قورعان ئەو جارە ڕاستیە کورە نەکەی کورە کووەت لە بابی خۆ دەدەی نەکەی کورە ناوێ زوزو
کچە زوو چاردە ساڵی ئەوە توی کچە وەرە ئەو دەرکەی بکەوە کچێ وەرە ئەو دەرکەی بکەوە هەی بێ چاوەڕ و ئەوە توی بەس نییە بابم بە سەبەبت مرد ئەتلۆ هەتە پێش دەرگەم ئەها با پێت برێم خۆ بە سێ قومری شوونەتە ماری بابیان ئەوجا ئەمن مهممیان بەسێ کچێ وەرە دەرکەی بکەوە کچێ وەڵا من تۆبەیە کچێ تللا من تۆبەیە بەس ئەو شۆ ببتە سبەینا بەس ئەتوو دەرکەکەی بکەوە ئەخە بزانم بەسێ بووتە چ باش ئەوجە بەسێ لۆ نایەتن کراوە جەمەدانێ من بباتن لەسەرێ خۆی بکاتن سەفێ خۆشی بینی لەسەرێ من بکاتن ئەو ببتە سعۆ ئەمنیش بمە بەسێ وەرە دێ وەرە ئەو دەرکەی بکەوە دەبرۆ دێ جارش کەژی نەتبین لە پێش دەرگێ خۆم برۆ لو سعو لو سعو لو سعو تنمعو لو سعو لو سعو لو سعو تنمعو لو سعو لو سعو لا ساجنا بيجن معو لو سعو وكوكوشكا لا تشولا معو لو سعو لو سعو لو سعو تنمعو هي بخوا سعو أتوي أويني بس أحسبكم ظروف أوها غدارة أوي بكات سارجن عاري بو عاري دبي سعو غير شريعة ريدا خو أمن لسجداك منين راس شرع ريدا بس أتو حق ندى وعدالة ندى بيا سبب خدا لتو راضي بياري والله بابا بو شوية قنبردة بو شوية عقو سبب ومبر لب عدويتو خراواني من دري محمود راسي كان هيدي زمي جنا ماذا كله بالقرآن هبي ونبي والرؤي عمرية والله عمر أتو بردج عملته خلاص نبو كنا بخلو خاطري اخويا عمر كنا عمر لسر او ربا هاي باري وين اتو ديدي بكميو بزيادة جبرقري سعيد جوهاي بسر يا الله ما حيدر عمل توبة عمل قريش ما حقكم يا اخوة بخير بي سعيد ان شاء الله توبة كليا هاي والله توبة عمل نزال توشي تصر زالة كنت نصريشي بويما عمل توبة عمل خون دي الخون ما حيدر خونك انا بمشير عمل لخويت تصدقوا او كره دبيني ادخو كورني ما سري دبري هيك كوركو ديبكو قرصكي بخاوي دخوي كوركوش تكري كودا خوري حرام او ذاتو دزاني حرام تيا ادي كونا زانم انا ولا دزانم باش نابي كل شيء ببرم لبات السري لا الا دبي سري ببري هيك صار الدنيا والله اذا انا برم والله ناي بريد زياتي او كره سر دبرم سعيد او خونا زود الشي بيك دينيتن ولو امن لا خون نازانم بس هو تشتكى ديارة هتو رباط زور كل ديار هذا دايت خلشي وبزيادة ورد قلتي توا عادلي بس زماني شدبو داوي بن بس بيشي تو عادل هاتو بيكر الحمد لله خواه هداية تانددات ان شاء الله او ذا سعيد بعمل بيت بريم ببيتا لا مزقبت لحديقي دانش من حديثكم لو قوتي رود ورجي الراوة وتد آيلة دزمام حيدري أي والله بشيمان زورش بشيمان ما حيدر زور بشيمان بشيماني أي والله استبع حديثة جديد لو بلم حتى باش مشكل أو بدريتون باش بزاني كالربا تن حرامة ده بيغمبر بريد خواه لسربي دفرميتن بلي الربا 73 بابا بلي أيثرها مثل أن ينكح رجل أمه أو تزاني معناتها لا والله ما زانه جماعة بيغمبر ما بريد خواه لسربي دفرميتن صلى الله عليه وسلم ربا حفتة وسيدر كي هي بلي يعني حفتة وسيد نقطة هي بلي أيسرها لقرتيدي يعني بسيطين جناحي لو ربايتيا للبياو زناي لقداش خوي بكاتن استغفر الله زانا الربا تشتكي تن جناح وتن قبره بسيطين يعني قد كترين جناحي زنا لقدا
ئەتوش حەسابەکەی خۆت بەناو کەتووی نەدا هاتێ مزگەفتێ لە مەلایەکت نەدەپرسی یعنی ئەتوەکەی خۆت بەناو کەتی یعنی لۆ ئەو هانە بەناو کەتی يعني أمن جماعات لا تمن توبة لا بيني خوم وخواخوم ما بعد لا سنسيتو بهمو دوست وبرادر وخصم وكس وناسار وبهمو دريم كل أي هوار خوت عن الرباية دور كنوا